بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە پرۆسەی دەنگدان بەردەوامی هەیە لە قەزای سۆران و هاوڵات لە دەنگدانی تایبەت هاوڵاتیانێکی زۆر بەشداریان کردووە لە دەنگدان و تاوەکو ئێستاش بەژاریکردنیان بەردەوامە لە پرۆسەی دەنگدان. ئەمەوێ ئاماژە بدەم بەوە بدەم لە سنتەری قەزای سۆران کەوا 5 قوتابخانە دەنگدانی تایبەتیان تیادا ئەنجام ئەدرێتن. هەریەکە لە قوتابخانەی سەردەم و تروسکە و عەبدوڕەحمان و دیلمان و قوتابخانەی زێڕینم قوتابخانە دەنگدانی تایبەتیان تێدا ئەنجام ئەدرێتن. لە قوتابخانەی سەردەم 1911 کەس دەنجیان داوە تاوەکو کاتژمێردوو لە کۆی 2427 دەنگدەر. هەروەها لە قوتابخانەی تروسکە لە کۆی 1970 دەنگدەر 1245 کەس دەنجیان داوە. هەروەها لە قوتابخانەی شەید عەبدوڕەحمان لە کۆی 1668 کەس 1086 کەس دەنجیان داوە. لە قوتابخانەی دیلمانیش لە کۆی 1954 کەس 1465 کەس دەنجیان داوە. لە قوتابخانەی زێڕینیش لە کۆی 1500 کەس 500 دەنگدەر 1204 کەس دەنجیان داوە کەوا ئەکاتە کۆی 6811 کەس کەوا لە سەرجەم ئەو قوتابخانانە لە کۆی 7486 کەس دەنجیان داوە کەوا مەش ڕێژەیەکی بەرزە لە دەنگدان تاوەکو کاتژمێردوو ئەوەی ئاماژەم پێدا لە کەوا هاوڵاتیان بەشداری دەنگدانیان کردووە. ئەمەوێ ئاماژەش بۆ بدەم کەوا هەر کەسێک لە بنکەکاندا بڵین وێنەی لە دەنجی خۆی گربێتەوە ڕێگای پێنەدراوە دیارە